خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیانی هەرێم دژی گەندەڵی و دابەژنەکردنی موچە دەستی پێکردووەتەوە و هاوڵاتیان بەهۆی بێئومێدبوونیان لە کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێم کاگوێ باکێشەی موچەخۆران و نەبوونی خزمەتگوزاری نادار داوای هەڵوەشاندنەوەی حکوومەت و هەڵبژاردننی پێشوەختە دەکەن. هاوڵاتیانی ناڕازی داوا دەکەن لە سەرتاسەری هەرێم هاوڵاتیان بڕژێنا سەر شەقامەکان و چیتر ئەم دۆخا قبوڵ نەکرێت. لە ڕاستیدا ئەو حکوومەتە وەکو باسمان کرد وەڵام دەرەوەیشی واقعی ژیانی خەڵک نەبووە. هەڵوەشاندنەوەی حکوومەتیش نەکوفرە و نە بابەتێکە خیانەتی نیشتیمانیە و نە هیچ یەکێک لەوانەیە لە دنیادا ڕۆژانە حکوومەت هەڵدەوەشێتەوە و حکوومەتێکی تەکنۆکرات پێک دێ یا حکوومەتێک ئەشخاصەکانی دەگۆڕێن لە ڕاستیدا کاردانەوەی دەبێت بەسەر ژیانی خەڵکەوە. بەڵام لێرە کە شەخص دەگۆڕێ ژیانی خەڵک بەرەو خراپتر دەچێت چکە هەر هەمان شەخص و هەمان سیستەم و هەمان پەروەردەینا ئەو بنەماڵانن بە زۆرێک لە زۆرەکان باوچیان ئێستا کوڕەکانیان لە ئایندەدا نەوەکانیان بە هەمان عقلیەتەوە دێن یعنی عقلیەتی پەلاماردان و لێدە بگرە بەردەی شاخ. خەڵک لە ئێستادا داوای هەڵوشاندنەوەی ئەم جۆرە حکوومەتە دەکەم حکوومەتێک ناتوانێت خزمەتگوزاری بکە حکوومەتێک ناتوانێت بووچە و مژێوی ژیانی خەڵک دابین بکە حکوومەتێک ناتوانێت بچووکترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان دابین بکە. ئەی پێم ناڵێ حکوومەتی شوکاری چییە؟ ئەی حکوومەتێک تەنها ئیشی ئەوە بێ ژێرخان و سەرخانی وڵاتە هەموو وێران بێ سامان و داهاتی ئەم وڵاتە هەمووی بەرێ بۆ حیزبەکانیان بۆ نەوەکانیان دەبێت چ جۆرە حکوومەتێک لە خزمەتی حیزب و شەخص و بەرژەوەندی فلان و فلان کەس دابێ. ئەم حکوومەتێک ناتوانێت کاری خەڵک بڕێکا بەڕاستی بۆیە هاوڵاتیان لە ئێستادا داوای دەکەن ئەو حکوومەتە هەڵبوەشێتەوە حکوومەتێک بەکار بێ دەست بەکار بێ بۆی هەڵبژاردنێکی پاک بکرێت بتوانێت خزمەتی خەڵک بکرێت. مامۆستایانی ئاینیش دەڵێن ئاینی ئیسلام لەگەڵ برسیکردن و کبکردنی دەنگی ئازاد نییە و داواکاری خەڵکیش بۆ حەق و مافی خۆیان ڕەوایە. هەروەها داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان با توند و تویژی ڕوبەڕووی دەنگا ناڕەزەکان نەبنەوە. ئێمە ئامۆژگاریمان بۆ بەرپرسان ئەوەیە کە بەڕاستی ئەو توانایی کە هەیەە بیخەنەگەڕ ئەو سەرۆت و سامانەی کە هەیە لە وڵاتەیدا بیخەنە خزمەت وڵاتەکەی خۆیان چونکە ئەم سەرۆت و سامانە ئی هەموو میلەتە ئی هەموو خەڵکێکە ئەم خەڵکەی کە ناڕەحەت کراوە ئەم خەڵکەی کە دەربەدەر کراوە هەموو ئەو کەسانە داوای حەق و مافی خۆیان دەکەن و ئەوانەی کە دەڵێ ئێستا بڕیارێک خەریکە خەڵک بەو شێوەیە بڵێ کە کاکە ئەتۆ پێت نەڵێن موچەخۆر پێت بڵێن موچەخوراو. معقولە ئێستا ئینسان بە وڵاتەکەی خۆی بڵێ وڵا کاکە من موچەخۆرنی موچەخوراوم آخر بۆ تۆ موچەکەت بخورێ لەگەڵ ئەوەدا کە خوای تبارە تەعالا لەم کوردستانەی خۆمان ئەنواع ناز و نیعمەتی بۆ ئەم کوردستانێمە ناردووە لە هەموو پێداویستەکانی ژیان هەمانە لە ژێر زەوی و لەسەر زەوی ئەوجا وڵاتانی جیهانیش یارمەتیمان دەن و پشتیوانمان دەکەن ئێمە هەر بڵێن نییە وشەی نییە بەس نیی لە دوایە. خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین دەستی پێکردوێتەوە و لە پارێزگاکانی هەولێر و دهۆکیش سەرەڕای ڕێگریەکانی دەسەڵات بەڵام دەنگی ناڕازی دەرکەوتووە. خۆپیشاندەران دەڵێن تا چاکسازی ڕیشەی سیاسی و ئابووری ئەنجام نەدرێت و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ناڕەزایەتیەکان بەردەوام فراوانتر دەبن. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.